سلااو ڕێز من وەکو مام خەدێر خەرچی شاری هەولێر گەڕێکی تعجیل پشتیوانی خۆم دەردەبڕم لە بۆ خەستەخانەی میهرەبانی. بەڕاستی جێگای دڵخۆشیە و خەستەخانە بە جوهدی بەڕێز دکتۆر کاک دلێر شینە لێرە دروست بۆ دامەزراوە بۆ خزمەتکردنی نەخۆشەکانی شارەکەمان و داوا لە بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر من وەکو خۆشناوەک داوای لێ دەکەم جارەکەی کەش لێرەم دیت بە سەود ئەمن چاوم نابینی بەڵام بە سەود بینیم ئەجێم لێ بوو کە هاتبوو لێرە موافقەی گەراز بوو نازانم شتێکی لەو بابەتەی لێ بۆ کرد دەستخۆشی لێ دەکەم زیاتر هاوکاری ئەو خەستەخانەی بکات چونکە هەموو کاتێک زیاتر لە 1000 نەفەر لێرە دێن و دەڕۆن عیلاجی وەردەگرن بە شتێکی بەسیتی جزئی بەس لە بۆ کارمەندەکان و داوا لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئاو کارەبا شارەوانی ژینگە ڕێگاوبان هەموو ئەوانەی پێویست دەوا و دەرمان ئەوانەی پێویستن بەو خەستەخانەی ڕێگری لەو خەستەخانەی نەکەن هاوکاری بکەن لەبەرەوەی ئەو خەستەخانە فرای خەرچی دەکەوێت ئەوە تیجاری نییە. ئەمن لە زمانی نەخۆشی کڕۆنەی جێم لێ بوو نەخۆشە کڕۆنەی گرتبوو تەلەفۆن و یەشێک لەو خەستەخانانە کرد ئەو تیجاریەکان دەیگۆ یەک دەفتەرمان باوێ سەر حسابی خەستەخانەکەی ئەوجا ئیسعافن لە بۆ دێ بزانە ئەوە لە چێ ئەو خەستەخانە لە چێ دەبی فەرق بکرێ بەڕاستی ئەو خەستەخانە دەبی زۆر پشتیوانی لێ بکرێ ئەمن بە ڕۆح و بەجان پشتیوانی لەو خەستەخانەی دەکەم. ئیتر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی